ئەم کاتتان باش بەڕێزان ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەین. وەک دەزانن ئەم چەند ڕۆژە هەواڵ و باس و بڕیارەکان گەلێک گەرمن، ناڵم گرنگن بەڵام گەلێک گەرمن. ئەوەی کە گرنگە ئەم شەو ئێمە تیشکی بخەینە سەر پەیوەستە با هەرێمی کوردستانەوە ئەو بڕیارانەیە کە لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیاری لەسەر دراوە لە بەشە بودجێ هەرێمی کوردستان کە گەلێک گۆڕانکاری تێدا بەسەر هاتووە. ئەمە بە هەموو شێوێک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕەت کراوەتەوانێ. ئەوەی کە گرنگە باسی بکەم ئەوەیە ئەو لە سادەیە کە هەر دوێنێ شەو لە ستۆدیۆ کوردستان 24ەوە باسمان کرد بەلای فەرمانبەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە گرنگە بزانێ ئاخۆ لەم بڕیاردان و گۆڕانکاریانەیە چی بەسەر موچە و قوتی هاوڵاتیان دێ لە هەرێمی کوردستان. ئەو پاشەکەوتەی کەوا بڕیارە بگەڕێنرێتەوانێ بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە لە سەدا دیاری کراوە ئەمە دەگەڕێتەوە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی دەیدایا حکوومەتی هەرێمی کوردستان موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چی بەسەردێ ئەگەر هاتوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی ڕێک نەکەوتن بەشە بودجە دیسان نەنێرا بۆ هەرێمی کوردستان سزای هەرێمی کوردستان درا ئایا هاوڵاتیان چیان بەسەردێت ئابووری هەرێمی کوردستان چی بەسەردێت. باسی خاڵێکی دیکەی گرنگ دەکەم ئەویش داهاتی خاڵە سنوورەکانە کە لە ماوەی ڕابردوودا لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا باسکرا کە بە هاوبەشی و بە بانکێکی هاوبەش لەسەر هەژمارێکی تایبەتی هاوبەش هەموو داهاتەکان کۆ دەکرێتەوە دەکرێتە مرکزی جارێکی دیکە دابەش دەکرێتەوە. میوانەکەم دەناسیێنم بەڕێز هونەر جەمال گوتەبێژی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆی ئەم باسی لەگەڵ دەکەم بینەرمان بن بابزین ئاخۆ هەڵوێستی فەرمی وەزارەتی دارایی لەسەر ئەم پرسە چیە لە کاتێکدا کە وەزیری دارایی بۆ خۆی سەرۆکی ئەو شاندانە بووە کە چۆتە بەغدا و گفتوگۆی ئەم باسی لەگەڵ ناوەندا کردووە. بەڕێز هونەر بەخێراتی سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. بابزانین هەڵوێستی فەرمی وەزارەتی دارایی چییە لەسەر دەستکاریکردنی مادەکانی پێوەست بە هەرێمی کوردستانەوە. سپاس بۆیەوە بۆ بینەرانی کوردستان 24 بەڕێز. دیارە ئێمە هەر لە سەرەتای ئەو گۆڕانکاری یاخود ئەو دەستکاریکردنی مادانەی کە هەفتەی ڕابردوو ڕوویدا لە لیژنەی دارایی ئێمە هەنگاوەکانی خۆمان دەست پێ کرد بۆی کە بزانین ئەو گۆڕانکاریانە چین. بەڕێز وەزیری دارایی هەر خۆی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان هاتە سەرخەت و ئێمە دوای ئەوەی کە بەراوردمان کرد بەڕاستی گۆڕانکارێکی زۆر و ئەو هەموو پێشێلی هەموو ئەو ڕێکەوتانە کرابوو کە لە ڕابردوودا ینی بە درێژایی ئەم 4 ساڵە توانین بڵین ئەم کابینەیە استراتیژێکی پەیڕەو کردووە کە سفرکردنەوەی کێشەکانی هەرێم لەگەڵ بەغدا لەو پێناوەدا زیاد لە 35 جار شاندی هەرێمی کوردستان چۆتە بەغدا چەندین جار ڕێکەوتن لە ساڵی 2019 و 21 و 22 لەسەر یاسای بودجە کراوە هەموو مادەکان جێگیر کراون پشکی هەرێمی کوردستان دیاری کراوە بەڵام بەداخەوە کە هاتوۆتە سەر تەطبیقکردن وە خۆی جێبەجێ نەکراوە هەمیشە بە کەم و کوڕیەوە بەشێکی چەند مانگێک پارە هاتووە دوایی نەهاتووە چەندین مبارڕی جیاواز هاتووە من دەمەوێت پێشکێکە بەوە دەست پێ بکەم کە کۆمەڵێ بەڵگەنامە بخەمە ڕوو کە ئەمانە کە هەموو بەڵگەنامەی فەرمین ئەمە لە سەرەتای دەست بەکاربوونی ئەم کابینەیە کە ئەو کات بەڕێز وەزیری دارایی سەرۆکی شاندەکە بووە هەر لەگەڵ ئیتاری تەنسیقی و هاوپەیمانی بەڕێوەبردنی دەوڵەت ڕێکەوتن کراوە دوای ئەم ڕێکەوتنە ئەمان بەڵگانە بەشێکی ئەوانن کە ئەم ڕێکەوتنانن کە لە نێوان هەرێم و بەغدا واژۆ کراون لە 7 مانگی ڕابردوودا بەشێکی بەڵێ بەشێکی زۆری تایبەتە بە بودجە ئەمە بەرنامەی منهاجی وەزاریە پێش ئەمە چیتە ناوەڕۆکی ئەو ناوەڕۆک ئەو استحقاقانەی هەرێمی کوردستانی تیا کە پێویستە حکوومەتی عێراق جێبەجێ بکە هەر لە بودجە هەر لە موچە هەر لە دابینکردنی خزمەتگوزاریەکان و هەرێمی کوردستان هەموو ئەو خاڵانەی جێبەجێ کردووە کە لەسەری بۆ پەیوەست بۆ ڕێکەوتنی دەسەرکراوە ئەوە حکوومەتی عێراق ینی 4 بەڵگەنامەی ڕسمی 4 ڕێکەوتنی ئەمە 4 وەسایقی گرنگە ئەمە وەزارەتی ئەگەر پیشانی کامێراکەی بێ زەحمەت بەڵێ ئەمە وەزارەتی ڕێکەوتنی بینی وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەتی نەوتی اتحادیە کە لە 4 واژۆ کراوە باشە ئەمە ڕێکەوتنی هەناردەکردنەوەی نەوتە کە 4 لە بەغدا بە ئامادەبوونی سەرۆکوەزیرانی هەرێم و سەرۆکوەزیرانی عێراق و وەزیری دارایی و لایەنە پەیوەندیدارەکان واژۆیان کردووە ئەمە بەرنامەی منهاجی وەزاریە کە هەموو مافەکانی هەرێمی کوردستان یاخود هەموو ئەو خاڵانەی تیا کە ڕێکەوتنی دەسەر کراوە بەڵام سیر لەوەدا لە خلالی شەو ڕۆژێکدا هەموو ئەمانە پێشێر دەکرێت هەموو ئەمانە دەخرێتە ژێر پێ و کۆمەڵێک گۆڕانکاری کۆمەڵێ بڕگە کۆمەڵێک فەقەرەی نادروست لە باش ئەم گۆڕانکاریانە لە چیوە سەرچاوی گرت بەڵێ بەداخەوە یعنی توانین بڵین هیچ شتێک لە عێراق گرنگی نییە عێراق
يعني بەتایبەتی عراقی بڵێنەوەی دوای 2023 کە لە دوای ڕوخانە جوێنی پێشووە هەمیشە هەرێمی کوردستان توانین بڵێن لە چەند قۆناغێکە دەست پێشخەری باشیە بووە ئەگەر باسی ئەم کابینەیە بکەین ئەم کابینەیە کە ئێمە پێشتر یەکێک لە هێڵە گشتەکانی کابینەی نوێم ئەوەیە کە حکوومەت خۆی دانوستان بکە ئەمە هەر لە سەرەتاوە جێبەجێ کرا و چەندی ڕێکەوتن کرا بەداخەوە سەیرەکەی نەتیجەکەی ئاوایە ینی چەند مانگێک بودجە نێرێ دوای نانێرێ ڕقەمێگە نێرێ و مبەڕێگە دۆزرێتەوە لەولاوە پەرلەمانتارێکە چێتە دادگای فیدراڵی سکاڵا تۆمارەکە سەیرەکەی ئەوەی ئێستا لەم گۆڕانکاریانە جێگیر کراوە کارەساتە باشە کورد خۆی دەستی نیە لەو گۆڕانکاریانەدا کاکوونەر بەڵێ ممکنە کوردیش دەستی هەبێ بەڵام بەداخەوە ینی ئێمە ئەو پەردبوون و پەرتەوازەیە و نەبوونی یەک ڕیزێوای کردووە کە هەمیشە بە درێژایی مێژوو کورد باجی ئەو پەرتەوازەیی داوە ئەمە خاڵێکی گرنگە کە وای کردووە نارەکانمان یاخود بڵێن ئەوەی کە ئێستا کێتە سەر بابەتی هەرێمی کوردستان سیرەکەی زۆر جاش ئەو سونە لە پەرلەمانی عراق هیچ خلافاتێکیان نییە بەڵام ئەو خۆمانی یعنی لەوێ ئێمە ناتوانین بە یەک زمان یاخود بە یەک ئاراستە کار بکەین وای کردووە هەرێمی کوردستان زیانی گەورەی بەرکەوێت ئێستا وەزارەتی دارایی چ وەڵامێکی هەیە یاخود چ قسەیەکی هەیە لەسەر ئەم گۆڕانکاریانە هەڵوێستی فەرمی هەرچەندە وەزیر بۆ خۆی کۆنگرێ ڕۆژنامەوانی بەس لە ماوەی ڕابردوودا ئەمڕۆ بەڕێستان قسەتان کرد بەڵام ئەمە تەنها قسەیە لە چوارچێوەی هەرێمی کوردستان یاخود بە فەرمی ئێوە وەڵامی عێراقتان داوەتەوە ئەمە بە فەرمی لەگەڵ ئەوان لەگەڵ لایەن پەیوەندیدارەکان لە ڕێگەی ئەنجومەنی وەزیران و لیژنەی دانوستانکارەوە لەسەر خەتین هەموو ئەم گۆڕانکاریانەمان ڕەت کردوێتەوە کە ئەمە هەمووی پێچەوانەی هەموو ئەو ڕێکەوتن و بەندانەیە کە ئێمە لەسەری ڕێکەوتون پێچەوانەی هەموو ئەو مادانەیە کە هەر لە سەرەتاوە حکوومەتی عراقی لەسەر پێگاتووە کە هەر بەڕێز سەرۆکوەزیرانی عراق خۆی لەگەڵەوە بووە کە کار بۆ سفرکردنەوەی چێشتەکان لەگەڵ هەرێمی کوردستان بکە بەڵام ئەبینی ئێستا کۆمەڵی مادە و فەقەرە زیاد کراوە کە یعنی بودجەی هەرێمی کوردستان بەستوتەوە بە یەک ناکۆچەوە یەک پەرلەمانتار سکاڵایە بکات لە دادگای فیدراڵی بودجەی هەرێمی کوردستان لە کاتێکا بەپی دەستور موچە مافێکی بنەڕەتیە تۆ لەسەر یەک ناکۆچی دادگای فیدراڵی ئەتوانێت لە ماوەی 15 ڕۆژە موچەی هەموو خەڵکی هەرێمی کوردستان ڕابگرێ ئەمە ئەگەر بڕیارێکی نازانم چی ناوانەی بڕیارێک کە تۆ بۆ بڕینی قوتی خەڵک لەسەر ناکۆکێکی بچووکە کاتێکا پێشتر ئەو مادانە ئەو فەقەرانە بە شێوەیەکتردا ڕێژراوە کە تۆ گەر ناکۆکی هەبوو راپۆرتێک لە ماوەی 30 ڕۆژە دەخرێتە بەردەم سەرۆکوەزیرانی عراق بۆ بە دواداچوون بەڵام ئەمان هەمویان گۆڕیوە بە باش ئێستا چاوەڕێی چی ئەکەن ئێواڵێن وەڵامان بە فەرمی هەبووە لە گفتوگۆدا بوون قسەتان کردووە ئەوە لە دوێنێەوە شاندی حکوومەت و دکتۆر فواد دکتۆر شاخەوان کە جێگری سەرۆکی پەرلەمان ئەمانە لە گفتوگۆیان لەگەڵ ئیتاری تەنسیقی چاوەڕێی چی ئەکەن چاوەڕێ ئەکەن ئەم گۆڕانکاری کە لە لیژنەی دارایی کراوە بچێتەوانێ ئەو ڕێکەوتنی کە حکوومەتی هەرێم و حکوومەتی عراقی کردوانە بەڵێمە ئومێدمان وایە کە هەوڵەکان و هەوڵی باشێ هەوڵی خێر هەیە و لەلایەن هاوپەیمانی بەڕێوەبردنی دەوڵەت بەشێکی زۆری سەرکردەکانی چیتان دەستکەوتووە و چەند ڕۆژە ئەوەی کە دەستمان کەوتووە گفتوگۆکان بەردەوامە و لێک نزیکبوونەوەی باشەیە بەڵام چاوەڕێی تر نەتیجەی کۆتایی چکە ئێستا خۆتەزانی بڕیار بوو لەم هەفتەی ڕابردوو دەنگ لەسەر پرۆژە یاسایی بودجەی عراق بدرێ بەڵام بەهۆی ئەو گۆڕانکاریانەوە کە هەرێمی کوردستان هاتس بڵین لە سەرمادەکان و پشکی هەرێمی کوردستان کرا ناچار بوون ئەو گفتوگویانە ڕاگیراوە ئێستا و چاوەڕێین ڕێکەوتنێک لەگەڵ لایەنە سەرچەکانی پێگەنانی حکوومەتی عراق بکرێ بۆی ئێمە بتوانین ئەو مادانەی هەرێمی کوردستانەوە خۆی جێگیر بکرێتەوە و کاتە پرۆژە یاساکە بچێتە پەرلەمان و لەوێ دەنگی لەسەر بدرێ باش یەکێک لەو فەقەرانەی کە دەستکاری کراوە گۆڕانکاری بەسەردا هاتووە ئەویش پاشەکەوتی موچەی فەرمانبەرانە لە هەرێمی کوردستان کە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لە سەدا دەی پاشەکەوتەکە بگەڕێنێتەوانێ ئەمە بۆ فەرمانبەران هەواڵێکی دڵخۆشکەرە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ڕەتیەکاتەوە حکوومەتی عێراقیش ئیجباری کردووە کە بچێتە ژێر ئەو بڕیارەوە کە حکوومەتی عێراقی دەستکاری کردو گۆڕانکاری تێدا کردووە لە بەرگەی بودجەکەدا ئێوە بۆ ڕەتیەکەنەوە بۆ پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نادەنەوە ئەوە پرسیارە لای هاوڵاتیان بەداخەوەژین خان ئەم بابەتە ماوەیەکی زۆرە داخلی مزایدەی سیاسی و ئەتوانین بڵین وەک جۆرێک بۆتە کەرەستەیەک بۆ بانگشەی هەڵبژاردن پاشەکەوت مزایدەی سیاسیە بەڵێ بۆتە مزایدەی سیاسی هەندێک هێز و لایەن ئەیانوێ لەم ڕێگەیەوە هەر لە ئێستاوە کە دیار نییە هەڵبژاردن ئەکرێ لە وادی خۆیان ناکرێ بەڵام ئەم هێز و لایەنانە لە ڕێی کەناڵەکانیانە و لە ڕێی پەرلەمانتارەکانیانەوە کردویانەوە کەرەستەیەک بۆ مزایدەی سیاسی یاریکردن بە شعوری خەڵک بەڵێ ئەوە مافێکی ڕەوای فەرمانبەرانی هەرێمی کوردستانە
ئەم کابینێ و بەڕێز وەزیری دارایی زۆر مهتەم بۆ بە پاشکەوتی موچە یەکێک لەو هەنگاوە گرنگانەی هەر لە سەرەتای ئەم کابینێنیرا ئەم پاشەکەوتە لە ئەمانەتەوە کرا بە قەرز چکە گەر ئەمانەت بێ بە پێی یاسا لە 10 ساڵە بێتەوە بە ئیراد بۆ حکوومەت بەڵام کە بوو بە قەرز ئیتر قەرزێکە و نافەوتێ و لە کاتی خۆیان هەر ئەدرێتەوە ڕۆژێک دێ بەڵام ئێستا ئەمە هەر لە درێژەی ئەو بەرگانەیە بەداخەوە هەندێک لایەنیش داوانەیە کەوتبنە خەڵەیەکی گەورەوە کە لە پێناوی جێگیرکردنی بڕگەیەکە وەک ئەوترێ لە پێناو 1000 دینار کە لێون بۆ 10,000 تر لە دەستبەی بەس لە پێناو 1000 بدۆزیتەوە چون لە پێناو ئەم بڕگەیە یعنی کۆی مادەکان کۆی ئەو دەستکەوتانە کۆی ئەو شایستەدارایانی کە بە درێژایی 4 ساڵی ڕابردوو ئێمە وەک وەزارەتی دارایی لەگەڵ حکوومەتی عراق شەڕمان لەسەر کردووە مادە بە مادە چەسپاندومانە کۆی هەموو پرۆسەکان خستۆتەوە ژێر مەترسیەوە تەنها لە پێناو ئەوەی کە بتوانی لە سەیادە لە مادەیەکا جێگیر لە پڕگەیەکا جێگیرکەی بەبێ تەخسیساتی دارایی چۆن ئەتوانرێت لە سیاسای بودجەیەمە خەڵکی شارەزا و پسپۆڕیش ئەتوانن وەڵام بدەنەوە چۆن پارەیەک بۆ شتێک تەرخانکرێت بەبێ تەخسیسات یعنی چۆن بڕگەیەک جێگیرەکرێت پارەکەی دیار نەبێ ئەندێ بەڕێز باسیەوە پارەکەی بێ حکوومەتی هەرێمی کوردستان بێت حکوومەتی هەرێمی کوردستان کە کردوێتی بە قەرز لەسەر خۆی ئەمە هەنگاوێکی گرنگە ژینۆخان ئێستا دۆخی دارایی هەرێمی کوردستانە بینین کە دوو مانگ زیاترن نەود وەستاوە یعنی داهاتی نەود بووە بە سفر ئەوەی هەیە تۆ داهاتی ناوخۆی و بڕێکی کەم ئەگەر ئەوەی هاوپەیمانان بێ یاخود ئەوەی لە بەغداوە ئەو پارەی کە ناوبەناو دێ یعنی هەموو تەرکیزی هەرێمی کوردستان لەسەر ئەم دوو سێلایانەی داهاتە کە ئەمە تۆ ناتوانانی لە ئێستاوە تا ئێستا لە بەغداوە چەند هاتووە لە بەغداوە ئێمە ئەم سێمانگە توانین بڵین تریلیۆنێک 200 میلیارمان بۆ هاتووە 400 میلیاری ئەوە بوو کە لە مانگی پێشوا بوو 800 میلیاریشی لە مانگای هات کە بۆ موچەی مانگی 4 تەرخان کراوە چکە ئێمە داهاتی نەوتمان بۆ بە سفر ئەوەی لە داهاتی ناوخۆی ئێمە بەشێکی بۆ موچە تەرخانەکەین بەشێکی بۆ خەرجی پێداویستی ڕۆژانەی دام و دەستگاکانەوە بەڕێز هونەر ئێستا فەرمانبەران چاوەڕێکن پاشەکەوتەکان وەربگرنەوە کە لە سایادە دیاری کراوە حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ من دەمەوێت کە وەزیری دارایی بۆ خۆی ئەو قسەی کراڵێ ئێمە ئەمانەوێت لە سەدیش بیدێنەوە نەک لە سەدادا ئێستا چی بەسەر دێت حکوومەتی هەرێمی دوێنێشێژ ئەم پرسیارم لە بەڕێزێکی دیکە کرد کە میوان بوو لەم ستۆدیۆیە ئەم پاشەکەوتە حکوومەتی هەرێم دەیداتەوە حکوومەتی عێراقی داتەوە یاخود وونە بێ لەو نێوەندەدا ژینۆخان کە بۆ بە قەرز ئەوە التیزاماتێکە حکوومەتی هەرێم پابەندە پێوەی بەڵام شێوازی دانەوەکەی ئێمە لە پارەوە دیوانی چاودێری دارایی هەرێم و عراق لەسەر خەتن بۆ پێداچوونەوە بە حساباتی ختامی یاخود ئەو خەرجی و داهاتانەی هەرێمی کوردستان لە 2004 تا 2022 یەکێک لە ڕێکەوتنەکانی ئێمە ئەوەیە کە پێداچوونەوە بەکۆی ئەو خەرجی و داهاتانە بکرێت لە ماوەی 18 ساڵی ڕابردوودا دیارە ئەمە ئامانجەکەیەوە ئێمە بزانین مستحقاتی ئێمە لای حکوومەتی عراق چیە لە 2014 هەرێمی کوردستان لەژێر قەیرانی ئابووری و ئابلوقەی سیاسی و دارایی عراقدایە بودجەی بڕیوە ناچار بووی پاشەکەوت جێبەجێ بکەیت کە بە ناچاری کراوە ینی کەس لەگەڵ ئەویان نەبووە موچەکەی بەشێکی پاشەکەوت کرێنی ئەگەر وەزارەتی دارایی امکانەتی هەبێت بە زووترین کات ئەم مافە دەداتەوە بە موچە خۆران بەڵام ئێستا ئێمە چاوەڕێن لەگەڵ حکوومەتی عراق بزانین نەتیجەی ئەم گفتوگویانە بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە دیوانی ڕقابەی مالیەوە هەیە کە ئێمە نەوتمان فرۆشتووە ئەمە داهاتەکەیەتی ئەمە خەرجەکەیەتی داهاتی ناوخۆمان ئەمەن دەبووە خەرجیمان ئەمەن دەبووە ئەی بەپی یاساکانی بودجە بەپی دەستور مافی ئەمە لە مستحقاتی گشتی عراق بودجەی عراق چەنە زەرب و تەقسیمەکەی نەی دەرەکەین چەند مالای عراقمێنێتەوە بە چی میکانیزمێکەمان ناتێ جا ئەمە بەڕاستی بابەتێکە ڕاستە بابەتێکی گرنگەوە بابەتێکی هەستیارەوە تا دانەوەی پاشەکەوتی بودجەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان پەیوەستە بە حکوومەتی عێراقیەوە کە قەرزە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان قەرزە لەسەر واتە حکوومەتی عێراقی هیچ بڕەپارەیەک تەخسیز نەکات دیاری نەکات بۆ دانەوەی ئەو پاشەکەوتە حکوومەتی هەرێم نەیداتەوە ژینۆخان تۆ بێ بەپێی ئەمە بەرپرسیارەتیە ینی لەسەر داتا و ڕقم قساکەی کە پارێک لەبەردەستانە بێ زیادە نەبێ لە چی ئەیدەیتەوە یعنی ئەمە بەرپرسیارەتی بەشێک لەم هێزە سیاسیانە بەشێک لەم پەرلەمانتارانە کە قسە فڕێدەن و مزایدەی سیاسیەکەن جیاوازە لەوەی تۆ لە موقعێکی بەرپرسیارەتیایی و قساکەیت و بڕیارێک دەدەیت وەزارەتی دارایی ئەتانەوێت چی بە فەرمانبەران ئەمانەیە بڵێن کە ئێمە ئەوەی کە جێگیرمان کردووە لە بودجەی عراقا ڕاستە یعنی بە خەرجی و بە بودجە و بە موچە و بە چاودێری کۆمەڵاتیوانە ڕقەمەکە تۆزێ زۆرە بەڵام هیچ ساڵێک بە تایبەتی لە بابی ئیستیسماریە عراق هیچ کاتێک لە سەڕاستەی بۆ ئێمە نەناردووە 3 تریلیۆنمان داناوە بۆ
جێگیر کردووە لە مەسلەی بابەتی ئیستثماری بەڵام چاوەڕێ ناکەین بە ئاسانی ئەم پارەیە بێ یعنی ئەوەی کە ئێمە تەرکیزمان لەسەر بووە لەم پرۆژە یاسای بودجەیە کە بۆ 3 ساڵە یعنی ئەوەیە کە موچەی فەرمانبەرانە کە 9 تریلیۆن و 300 میلیارمان جێگیر کردووە کە ماگانە 775 میلیارەکە کەمە ئەگەر بە بابەتی ڕێعایی ئیجتیماعیشەوە لێکی بینەوە کە 112 میلیارە 870 میلیارە یعنی بابەکانی تر ڕقمێکی گەورە نییە یعنی ملتەزەماتی خەدەمیمان هەیە کە تریلیۆنێک 600 میلیارە بەشێکی بۆ خەرجی نەوتە یعنی بۆ گواستنەوەی نەوتە بەشێکی یعنی بابەتی مەوجودات و لەکوێ باسی پاشەکەوتی موچەتان کردو ئێوە لە هیچ بابێکی ئەو پرۆژە یاسای بودجە باسی پاشەکەوتی موچەی فەرمانبەران یاخود پارێکی بۆ تەخسیز نەکراوە ئەمەی کە هەیە تەنها لەم گۆڕانکاریانەی لیژنەی مالیا کراوە بەبێ ئەوەی یعنی بەندێ بەڕێز باز لە مناقەلاکەن یعنی کە هەم خەڵکی دیاریشن ئەڵێم پارەی لێ بەڵام ئەمە ڕاستە مناقەلە لە بودجە هەیە بەڵام ئەمە بەنەس ئەبێ لە یاسایە هاتبێ و ناکرێت تۆ بابێک 50 میلیاری بۆ تەرخان کرابێ بڵێ ئەم 50 گوازمەوە بۆ پاشکەوتی تەرخانەکەم تۆ دەسەڵات کاکوونەر با لەو خاڵە تێبگەین ینی من بۆ خۆم تێناگەم با بینەرەکان و لای منیش ڕوون بێ ئێوە کاتێک گفتوگۆ کراوە لەگەڵ بەغدا هیچ بڕەپارەیەک تەرخان نەکراوە بۆ پێدانی پاشەکەوتی موچەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان ئەی ئێستا چۆن ئەڵێن لە ئەستۆی حکوومەتی عێراقیدایە بێ پارە بنێرێ ئەمە ڕوونکەینەوە وەگوتم یعنی ئێمە کە گفتوگۆمان لەگەڵ حکوومەتی عێراق کردووە لەسەر هێڵە سەرەکیەکان گفتوگۆمان کردووە ئەوەی بەلای ئێمەوە خاڵی ئەولەوێت و گرنگ بۆ موچەی فەرمانبەرانە ڕێعایی ئیجتیماعیە بابەتی خاننشینی و چاودێری کۆمەڵایەتیە و لە مەجالی ئیستثماری و ئەوانەشا ئێمە ڕقەمەکانمان چەسپاندووە بەڵام ئێستا ئێمە وەک پێشتر بۆم ڕوون کردیتەوە ئێمە ئەمە 4 ڕێککەوتنی گرنگمان هەیە کە لە ماوەی 8 مانگا کراوە سەرۆک وەزیرانی عێراق و وەزیری نەوت و وەزیری دارایی وەزیری پلاندانان واژۆیان کردووە کە لە لەحزەیەک ئایەتە لیژنەی مالی پرۆژە یاساکە حساب بۆ ئەم 4 ڕێککەوتنە ناکرێت ئێستا چاوەڕی ئەم پارە تەرخانکراوانە کە بە کۆی گشتی هەمووی بە یەک جار بۆ تۆ بێ نەخێوانی ینی لەوانەیە موچەکە بێ لەوانەیە بیتان هەیە وەکو وەزارەتی دارایی کە چاوەڕێی ئەو پارانە ناکەن ئەو پارانە بەشێکی ئێمە ئەوەی لەسەر ئێمە جێبەجێمان کردووە داواکاریەکان ڕێکەوتنەکان خاڵەکان هەموویمان وە خۆی جێبەجێ کردووە هەرێمی کوردستان پابەندە بەو ڕێکەوتنانەی کە لەم خاڵانەیە باس کراوە پلانی بی لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ئابووریەوە پلانی بی ئێمە ئەوەی کە ئێستا بینین لە هەرێمی کوردستان فرەچەشەنکردنی سەرچاوەکانی داهاتە کە تەنها پشت بە نەوت نەبەستین وەک لە چەند ساڵی ڕابردوودا و لە دابەزینی نەوت و نرخی نەوت و ئەوەی کە ئێستا هەیە نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە ئێستا هەرێمی کوردستان ژینگەیەکی لەبارە بۆ کشت و کاڵ بۆ کەرتی پیشەسازی بۆ گەشتیاری کە ئەمانە ئێستا ئەوەندەی من ئاگادارمە بینم هەنگاوی جدی بۆنراوە دەیان کارگەی گەورە کراوەتەوە و ئەمانە پلانی استراتیژین دەتوانێت داهاتێکی باش بخاتە بەردەستی وەزارەتی دارایی بۆی موچەی فەرمانبەرانی پێبدا بۆی پرۆژەکانی پێتەواو بکە ژینۆخان ئەمانە پلانی گرنگن بۆ داهاتوی وڵات بۆ داهاتوی ئەم هەرێمە بۆ مستقبل بەڵام ئەوەی کە ئێستا هەیە ئێمە هەموو ئەولوێتمان بۆ موچەی فەرمانبەرانە ئێمە سەرچاوەکانی داهاتمان دیارە ئەوەی کە پەیوەستە بە وەزارەتی دارایی ئێمە چاکسازی باشمان کردو بە تایبەتی لەم کابینەیە کە خۆی بە کابینەی چاکسازی ناسراوە و لەم 4 ساڵەدا ئێمە توانم بڵێم لە سێکتەری باچ لە گومرک و لە کەمکردنەوەی خەرجیان ئەگەر هەر بە ژمارە بیڵێم لە باجا ئێمە توانیمانە کۆمەڵێک گۆڕانکاری باش بکەین سیستەمی ئەلکترۆنیمان داناوە ئێستا بۆ ئەوەی کە ئەو باجەی کە بەناوی ئێمەوە تەسەور کە ڕێستۆرانت هەیە هۆتێل هەیە ماگانە 30 ملیۆن دینار وەرەگرێت بەناوی ئێمەوە لە سایدا لە خەڵک وەردەگرێت لەم 30 ملیۆنە 5 ملیۆنی ناگەڕێنێتەوە بۆ خەزێنی گشتی ینی هەر لەوێ فێڵ دەکرێت کە ئەمە ئێستا لە ڕێی بۆ ئیجراعات ناکەن ئیجراعاتمان کردووە سزاماندانەوە ئێستا خەریکی دامەزرانی سیستەمێکی ئەلکترۆنی کە کۆی سیستەم ئەم شوێنانە بەشی فرۆشتنەکانیان ببەستینەوە بە سیستەمێکەوە کە ڕۆژانە ئاگاداری حساباتیان بین کە ئەم پارەیە کە باجر لە هەموو دنیای باج ڕاستە هەندێک خەڵک لای ناخۆشە باج زیاد کراوە نەخێر باج زیاد نەکراوە باج ڕێکخراوەتەوە و ئەم باجە ڕاستە خۆ دەچێتەوە خزمەتی خەڵکو بۆ موچە و بۆ پێداویستی بۆ خەرجی بەکارێت ئەمە لە باسی گومرگ و خاڵە سنووریەکانیشە ئەمە لەسەر ئەوە منیش قسە بکەم لە ماوەی ڕابردوودا دوای کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە جێگری سەرۆکی حکوومەت هاتووە ناو کۆبوونەوەکان لەسەر هەندێک خاڵی گرنگ ڕێککەوتن یەکێک لەوانە بەناوەندیکردنی داهات و کۆکردنەوەی داهات و خاڵە سنووریەکان و موچە بوو تا ئێستا توانیتانە چی بکەن یاخود پلانەکانتان چییە بۆی بتوانن ئەمە بکەن پێتان وایە سەرکەوتۆ بن وەکو وەزارەتی دارایی
بەڵێ ئەمە هەنگاوێکی گرنگە بەڕای ئێمە ئەوە یەکێکە لە چاوەڕێشەکەین ئیرادەیە کە بێ بۆ سەرکەوتنی لەبەرەوەی تا ڕادەیەک بناغەیەکمان هەیە بۆی کە بتوانین کۆی داهاتەکان کۆ بکەینەوە. ئەنی ئەگەر ئێمە باسی سەرەتا بکەین لەوانەیە سەرەتای ئەم کابینێ لە 150 داهات بەهات بێتەوە وەزارەتی دارایی، بەڵام ئێستا 80 بۆ 85 گەڕێتەوە بە تایبەتی لە خاوە سنووریەکان توانیمانە سیستەمی ئەلکترۆنی دابنین کە هەمووی ببەستینەوە و لەحزە بە لەحزە ئاگادار بین چه حرەکێک ڕووەدا چه کاڵایەک دێتە هەرێمی کوردستانەوە. بەنسبەت ڕێخستنەوەی ئەوەی بدارایی گشتیەکە بەڵێ ئەوەش هەنگاوی باشنراوە. ئێمە لەم ڕۆژانە گشتانێکمان کردووە بۆ سەرجەم وەزارەتەکان هەموو ژمارە لاوەکیانە بێدا بخرێن کە داهاتی وەزارەتەکانی چێتە ناوی و خۆیان تەسەڕوفی پێوەکەن. ئەوە نامێنێ هەمووی دێتە وەزارەتی دارایی و لە ڕووی ئالێتەکەشەوە بەڵێ ئیمکانێتمان هەیە چکە ئێمە سیستەمی KFMS-مان هەیە کە سیستەمێکی پێشکەوتوی خەرجیەکانە. ئەم سیستەمە ئێمە 2 ساڵە کاری لەسەرەکەین توانیمانە بەشێکی زۆری خەرجی ناپێویست کۆنتترۆل بکەین. ئێستا لە ڕێی ئەم سیستەمەوە هیچ وەرەقەیەک لە نێوان وەزارەتەکان نەماوە، هەموو دەوائیر و وەزارەتەکان بەڵڕێ ئەلکترۆنی داواکاریەکان بەرزەکەنەوە بە کۆمەڵە فلتەر تێدەپەڕێ. بەس لەم 2 ساڵە توانیمانە 240 ملیۆن دلار لە ڕێی ئەم سیستەمە لە 85 داهات دەگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەت و وەزارەتی دارایی بۆ لە 100% نییە ئەیکەی دەبێت بە لە 100%. جینۆخان مەسەلەی چاکسازی بە تایبەتی پرۆسەیەکی درێژخایەنە هەنگاو بە هەنگاوە، یعنی ئێستا تۆ ستێپ بە ستێپ هاتووی کۆنتترۆڵی کردووە بەشێکی زۆری. ئەنی ئەگەر ئێمە زۆر جار ئەمڕۆ لەو کۆنگرە ڕۆژنامانیاوتم ئەو بەڕێزانەی پەرلەمانی عێراق پێم خۆشە بە دوواداچوونێ بکەن لە نێوان خاڵە سنووریەکانی ئێمە عێراقە کە جیاوازیەکە حەزەکەم بۆ بینەرانی بەڕێزی ڕوونکەمەوە. یعنی عێراق 14 خاڵی سنووری نێودەوڵەتی هەیە وشکانی 6 سنووری ئاوی هەیە کە ئەمە بە تەنها لە ئەوم قەسرا لە 150 کاڵای عێراق لێوە داخڵە بێ. 5 بۆ 6 فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەیە. ئێمە بە 4 دەواازە و 2 فڕۆکەخانە یعنی داهاتی 3 مانگی سەرەتا ئەم ساڵمان کە ئێمە 3 محافزان 15 محافزن 9 ملیار دینارمان زیاتر بووە. یعنی ئەمە بە هەموو پێوەرێک بەڕێزێک ئەم دێنێ لە کۆنگرەی ڕۆژنامانیاڵێ داهاتی هەرێمی کوردستان 10 تریلیۆن دینارە. بەڕێزە ئەندامی پەرلەمانی عێراقم قسەیەکە 2 خلیشە کەسێکی بە ئاگایە بەم پێوەرەی ئەم بێ عێراق 80 تریلیۆن دینار بێت لە کاتێکە عێراق ناگاتە 4 تریلیۆن دینار لە کاتێکە ئێمە ساڵی ڕابردوو 4 تریلیۆن زیاتر بەس داهاتی ناوخۆمان هەبوو بەراورد بە 2021 1 تریلیۆن زیادی کردو. ئەمە هەموو بەرهەمی چاکسازیەکانی ئەم کابینەیە و وەزارەتی داراییە کە توانیمانە سیستەمی ئەلکترۆنی کاری لەسەر بکەین ژێرخانێکی باشمان لەو بارەدا. کەواتە داهاتمان باشەوە کۆی کە تۆ باسیەکەی دەستکەوت و داراییمان باشە بۆ موچە لە کاتی دیاریکراوی خۆی دانادرێ موچەی مانگی 5 ئەوە تەواو بوو دەچینە مانگی 6وانێ کەی دابش دەکرێت. ئەمە هەواڵێکی گرنگە بە نسبەت فەرمانبەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. ژینۆخان بە نسبەت موچەوە وەگوتم ئێمە شتەکانمان شەفافە سەرچاوەکانی داهاتمان ڕوونە و ئەم چەند مانگێکە بۆ هەموو ڕای گشتیە خەینە ڕوو. ئەوەی داهاتی ناوخۆکەمان دیارە هاوپەیمانێک پارێکی هاوپەیمانانمان هەیە ئەوەی هەیە پارەی بەغدا داهاتی نەوتە داهاتی نەوت لە 25 سێوە بووە بە 0. پارەی بەغدا ئێمە چاوەڕێین ینی ئەم هەفتەی سەرەتا هەفتەی داهاتوو کە بەداخەوە هەندێک حەدەسەکان ئەوەندە گەرمە و هەندێک جار هەندێک گۆڕانکاری ڕۆدا تۆ پرسێکی تر هەیە جارێ یەکلا نەکراوەتەوە. چاوەڕێیم بزانین ئەم مانگە لە عێراقەوە چیمان بۆ دێ پرۆژە یاسای بودجێی عێراق کە بڕیار بوو لەم مانگە پەسەند واتە بۆ دابشکردنی موچە چاوەڕێی عێراق دەکەن بەڵێ بەشێکی ئەبێ لە عێراقەوە پارەمان بۆ بێت چکە واتە نادیارە نادیارە ژینەخان ئێمە هێشتا نەکەوتینە سەرەتای مانگی داهاتوو چکە هێشتا موچەی مانگی ڕابردوو سبەینە کۆتاییە هەفتەی داهاتوو ئێمە بەڵام بە پێی هەموو پێوەرێک دەبێت 21 ڕۆژ جارێ فەرمانبەران موچە وەربگرن. ژینەخانەوە لە دۆخ ئەم کابینەی وەزارەتی دارایی ئەو بڵێنەی داوە هەموو هەوڵەکان دەدەن بۆ ئەوەی کە ئەمە جێبەجێ بکەن. ئایا موچەی مانگی 5 کەی دابش دەکرێت چاوەڕێی بەغداکەن ئەگەر پارەی نەنار چی دەکرێت چی دەبێت؟ مەسەلەی موچە ئەو لەوێتە لای ئێمە بە درێژایی لە مانگی 2021ەوە 23 مانگە ئێمە موچە لە کاتی خۆیادین بە دوایە کا 23 موچەی تاوامان داوە لە کاتێکا لە بەغاوە تا پێش ئەم مانگە 8 جارە یا 10 جار پارەمان باتواتە 13 جاری ئێمە بە داهاتی نەوت و ئەوەی کە لە وەزارەتی سامان سروشتیەکان لەگەڵ ئەو داهاتی ناوخۆیە
توانیمانە موچەی کامل بدەین کە ئەمە بەڕای من نیشانەی ئەوەیە کە چاکسازیێکی باش کراوە و داهات باش کۆ دەکرێتەوە هێشتا لە ئاست چاوەڕوانی ئێمە نییە بەڵام بابەتی موچە بەڕاستی ئەولەیەتە لای ئێمە و لەم ئەم مانگەش بەڕاستی کە ئەو بڕیارە چۆباری جێبەجێکردنەوە توانیمان لە کاتی خۆیان تەمیلی پێویست دابینکەین چاوەڕین لە هەفتەی داهاتووشا بزانین ئەم گۆڕە بابەتی کێشەکان بەم زۆرە دەست بە دابشکردنی دەکەن ژینەخان ئەبێت بکەینە هەفتەی داهاتوو ئەنی چکە بەڕاستی هەم ئەنجومەنی وەزیران کۆ بێتەوە هەم لەگەڵ بەغداش بزانین هەم لە بابەتی ئەو گۆڕانکاریانەی بودجە چکە ئەگەر پرۆژە یاسای بودجە جێبەجێ بکرێ هەرە مانگە پێم وایە ئێمە چاوەڕێی بەغدا بین چکە ئەو کاتە بەغدا پابەند تا ئەم دقەیە کە ئەڵێ مانگانە 400 ملیارە نێرم ئەوە یەکێکە لەوانەی کە تا بودجە پەسەندەکرێ ئەمە ئەنێرێ بەڵام ئەگەر بودجەکە پەسەند کرێت تا ڕادێک ئەو مادانی جێگیرمان کردو توانین بڵین بابەتی موچەمان چارەسەر بەڕێز هونەر جەمال گوتەبێژی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک سوپاس بۆی ئامادەبووی لەگەڵمان سەرکەوتوو بن باسی ڕۆژکۆتایی هات ئێوە شەرشاد بن.